ئەمڕۆ جژنی چهارشەمبە سۆری ئێزدیەکانە چەند مەراسیمێک ساڵانە بۆ بۆنێەوە بەڕێوە دەچێت ئەو لەبارەی جژنی سەری ساڵی ئێزدیەکان و چالاکیەکان میوانداری ناسر کریت چالەگوانی ئێزدیمان کردووە ڕاستەوخۆ لە دهۆکۆ لەگەڵمانە کاک ناسر سڵاوت لێبێت و پیرۆزبایی ئەم ڕۆژە ئەم جەژنە لە تۆی بەڕێزەکەم ئەمەوێت پرسیارەکەم لەوە دەست پێ بکەم دیاریکردنی ئەم جەژنە لە چیەوە هاتووە؟ سپێدا کورسات باش و سپێدا بێنەرێت کورسات باش ئەژێ جەژنێل هەموو ئێزدیێت کوردستانی و جیهانێ و هەموو کوردستانیا پیرۆستکەم جەژنە سەرێ ساڵێ هیوی خوازم ئەف ساڵە ببتە ساڵە خێر و خۆشی و بەرەکەتی و پێکڤەژیانی و جوانی و ئاوەدانیە ئەف دیارکردنا vê rojê wek ser sala nû ya êzdî vedgerête hindêk û ev ta çendê ev aynegirê day siruştiye wekî diyar û ron ev ji vê rojê pêda îtir hindek corê taybetê gul û gulzar û kulîlka çîn bin gor felsefa aynê me da ve amajeyeke bo destpêka temamiya biharê û destpêka salekan û nemana werzê sibatê bo hindek giyan li bera û hindek darûbarî fe ev rojê hatî destnîşankir ji ber hindek ku werz tê guhartin û bihar û jiyanekan û dest pê dikin. باشە کاک ناسر دیارترین تایبەتمەندیەکانی ئەو جەژنە لای ئێزدیەکان چییە؟ ئەف جەژنە هێواریە جەژنێ لالشا نورانی هەندێک مەراسیم تێنەگێران ئەو ژی ئەوە هەر کەسێکی بکار تێواریە جەژنێ پشتەوە دەرێ چرایەت هیڤیا تێنە هەلکردن هەر کەسێک بخوازتم بچتە لالش چرایەکی هەلکەت و هیڤیەکی بخوازت ئاواتێکی بخوازت ئاماژەیەکە بۆ هەندێک کۆ ئاواتە دێتە دیت لالشا نوراندا ڕۆژات دی ڕۆژە جەژنی هەر کەس ماڵا خۆتکەتن دیارترین دیاردەوێت جەژنی ئەوە ڕەنگکردنا هیکایە ڕەنگێت کەسک و سۆر و زەر و ڕەنگە جوانێت سروشتێت بەهارێ ئەفیکەت ئێنە ڕەنگکردن و تێنە پێشکەشکردن بۆ میێوان و جەژنکارە و مەراسیمە کێژێک و هەرێک هیکێکی دەستی خۆت کە توشتکێنن و بۆ هەندێک و هیکا پێک بگۆڕن هیکاش مالێت ێک و دوو بن وەک ئاماژەیەک بۆ جەژنێ لێ جەژنێژی هەر بەرز پێدێ زوو وەختش و ڕۆژ هەلتن لالش جۆرە ئەف و گۆرانیەک مەقامێک تایبەت هەیە تێ پێشکەش شلای پیاەت ئاینی vەلگەل موسیقەکە تایبەتت بێشنێ بیتا جەندی لێ جێ داخی ئەف مەراسیمە گشتی پشتی تێک چۆنە وەزای عێراقی و هاتنا داعش و ئەفنەهامەتی نەسەری ئێزدیا وەک پێویست نایەنەکردن بەڵێ وەک دەزانین خۆشت باست لەوە کردکا بەهۆی هاتنی تیرۆریستانی داعش بۆ شەنگال و هەروەها و ناوچانی کە ئێزدی نشینن هاوڵاتیانی ئێزدی ئاوارە بوون بۆ ناوچەکانی دیکە و نیان نەتوانیە مەراسیمە بە پێی پێویستم جژنە پێی پێویست بکەن و مەراسیمی بۆ ساز بکەن بۆ ئەم ساڵ ئەم مەراسیمە کە لێستادا ڕەوشەکە تا ڕادێکی باش هەم ڕەویوەتەوە بۆ ئەم ساڵە و جەژنە چۆن دەکرێت و هەموو ئێزدیەکان دەتوانن بەشدار بن لەو جەژنەدا خۆت ئێشتا کۆمەڵێک لە ئێزدیەکان ئاوەرە بوو ناتوانن سەردانی لالش بکەن یعنی بەلکی هەر کۆمەڵێکە خەڵکی ئێزدیل شنگار وەک پێویست نکارن سەردانە لالش بکەن لێ ئەبێت ئاوارە بووی نێزیکی بتر نێزیکی دهۆکێ بووینە ئەمژی دزانین کۆ لالشت کەفتە قەزا شێخان بووان نێزیکترە شوڕێ جوغرافیڤە بەڵێ لێ شێوەکی گشتی بەرز سەرچوو ئەم بێژین خەڵکی ئێزدی گشتی درشکەستیە وەک پێویست وە ڕەوش وان جەژنا ناکات زانە نەهامەتی و ژماریا زۆرا قوربانە و حتانۆکەژی بتر 2600 کەسی ئێزدیش ی بێسەر و شوێنە نەی دیارە یعنی هەولاک دان و ژیانە نۆرمالکەن خەڵک ئێترڕێ و ڕسمێت خۆ جەژنێت خۆ پرێ بەدلێک هەر ڕەوشا جاران نینە بزانی پشتی جینۆسایدا مەزنە شنگالێ وەختت دێت حتات و وان خەما وان کارەساتە بڕێڤینی و خەلکی بینە سەرژیانایە نۆرمال وە لێ هەولەکە هەر تێ نەکردن ئەف مەراسیمە هەر تێ نەگەرم شێوەکی شێوە بەس نەپ ڕەوشا بەرێ نەب جوانیا بەرێ نەپ عشق و سازانە بەرێ ڕاستی بەڵێ کاک ناسر داواکاری و ئەمێ کۆتا پرسیارمەوە بێت داواکاری و پەیامی ئێزدیەکان لەم ڕۆژەدا چییە؟ یعنی هەموو جارێ
ئێزدیت ناسران کۆ ملەتێکی ئاشتی خوازن ملەتێکن براتیە و هەواڵتیت خوازن دوێ جەژنێدا سیویت کەم بتە جەژنە خێر و خۆشیە بۆ هەموو کوردستانیا هەموو عێراقیە بتە جەژنا پێکڤەژیانێ هێمایەک بۆ قبولکردنایەک و دوو وەک هاوڵاتی وەک مرۆڤ و قەدەر ئێمە وی عەردیان پێک vebژین دوێت خۆشی پڕێک و پێکی جوانی پڕێ بین پیڤەرێ هەندێ معاملەکردنێ گەلێک و دوو هاوڵاتی بووم بە دلسۆزی بت بۆ vی خاکی بۆ باشکردنا vê ژیانێ بەسە ڕق بەسە کینە بەسە خیتابە تونند و تیژ بەسە نەهامەتی بۆ vê خەلکێ چێ بن پۆکارێت باشە کاک ناسر ناوچەیە پۆکارێت مەلێ لە ئێستادا قبولکردنی ئاینەکان لە هەرێمی کوردستاندا کەواتە چۆن دەبینیت تا چەندە توانراوە بەیەکەوە ژیانێک هەبێت لە ڕووی ئاینیەوە لە هەرێمی کوردستاندا یعنی هەمیشە هەوڵ هەیە هەمش لایەنێ حزبێت کوردستانی و هەمش لایەنێ حکوومەتە هەرێمێ بە هەمش لای پەرلەمانی و دام و دەستگێدی بە وی بابەتی ئازیرن و خەلکێ هام بدەم بۆ پێک vêژیانێ لێ ڕاستی هێشتا گرفتینە هێشتا گرفتن هاوڵاتی بوونیانە وەک پێویست خەلکی ئێزدی و پێکهاتێ دیل هەرێما کوردستانی خۆ نابینێت گەلەکە پێکاوێت جددیتر و باشتر و کاریگەرتر بێنە هاوێتن بەس حتانۆکە باشە کە تو بەراوردکەی گەلک جێندێن عراقیانێت دەبەرێن ڕەنگە کە تو بەراوردی بکەن بێژن هەرێما کوردستانی باشترین جهە لێ ئۆمێدا خەلکی ئێزدی و پێکهاتێندی و حەزاوان بۆ بتر بەشداریت بریارە سیاسی ژیانە ئابووری ژیانە جڤاکیە هەرێمێدا هێشتا وەخت بۆ دوێت و هێشتا پێنگاوێت جدیتر تێنە پێویستە تایبەتی شوێ یاسادانانێ بە بەڵێ زۆر سپاس بۆ ناسر کریت دووبارە جژنی چوارشەمبا سوور پیرۆز بێت لە بەڕێستان و تاوی ئێزدیەکان زۆر سپاس بۆ ناسر کرد کە بەڕێزان و چالکوانی ئێزدی لەگەڵمان ئامادە بوون.